پیغمبری خوا صلی الله عليه وسلم دفرمي لا تتركوا النار في بيوتكم حين تنامون. حديث قال لصحيحين بخاري مسلم داهاتوه اي جنو مردكان اي خاو خيزانكان كاتك تشونا سر جگای خوتن جوری نوستنەوە مەخەون حتا ئاگرەکان خامۆژ نەکەن. ئەم فەرمودەیە دوو بابەتی هەیە. هیچ کاتێک لە ماڵەوە مەخەوە تا تەفتیشێکی ماڵەکە دەکەی. ئەگەر زستان بوو هیتەرەکەت بکوژێنەوە سەرمات بێ باشترەوەی کە ئاگر لە ماڵەکە تابێ. ئەگەر هاویم وەرزەکانی هیتەر و سۆبانە بوو هەستۆباکەت ئیش پێ مەکە با غاز لێن نەدا با هیتەرەکە خوا نەخواستە شۆرت نەکاو بەیانی ماڵ و منداڵت بسووتێ. خەڵوز لە ماڵەوە دامەگیسێنە. ئاگر هەمووی خامۆشکە پیاوان سەڵسان فەرمووی ئەمجا بنوو. شحنی موبایلەکەت بزانن لێ بکەوانێ پلاکەکان سویچ پلاچێک بەجێمەیاڵە ئاجارێک گڵۆپەکە داگیستاوە لەوە چێت لەوە شۆرتێک دروست بێ تۆ خەوتی وەکو مردوو وایە ئەگەر لە هیچ نییە دایکان و باوکان جارێک گەنجەکانمان تۆزە ئیهمال هەم فێریان بکەن بە زمانی شیرین هەم کە ئەوانی هیمال بوون تۆ بەسەرا بگەڕێ هەموو ژووری ماڵەکەت بگەڕێ تەلەڤیزۆنەکەت بکوژێنەوە تەلەڤیزۆنەکەش با قورئان لێ نەدا تۆ خەوتوی ئەوەش بەرەکەت نییە قورئان کاتێ بەرەکەتە کە تۆ ئاگاد لێ بێ کە گوێت لێگر پێ گڵۆپەکانەوەی کە پێویست نییە وەکو ضرورەتی زۆر زەرور نییە هەتا لە تاریکیدا پشخەوی خەوەکەت تەندروسترە و لە ڕووی پزیشکیەوە خەوێکی ئارامتر دەکەی خوێنەکەت ئەو مادانی کە دەڕژێنە خوێنەوە لە تاریکیدا لە ڕووناکیدا کە گڵۆپێک لەسەر سەرت بێ ئەو مادە پێداویستیانە لە کاتی خەوان ناڕژێن و هۆرمۆنی ئارام بەخشت پێ نابەخشن هەمووان بکوژێنەوە ئەمجا بخەوە بابەتی دۆمی فەرموودەکە دەفەرمێت لە ژووری نووستنە مەهێڵن ئاگری دووبەرەکی لە بینی ژنومێردەکاندا بێ ژنمێردی وا هەیە کە دەچنە سەر جێگای خەوتن ئەمجا بیریان دەکەوێتەوە بۆڵەبۆڵی ئەو ڕۆژە لە بەیانەوە حیسابات و کتابات دەست پێ دەکات بە ناڕەحەتیەوە دەخەون کە چوویە سەر جێگای خەوتن و چوویتە ئەو دی ژووری دەرگای خەوتنەوە ئیتر لەوێدا ئاگرەکان کوژێنەوە باسی کێشەکانی ئەو ڕۆژەتان مەکەن باسی خزمە کەس و کار مەکەن باسی دەرودراوسێ مەکەن باسی کێشەی بازار و دایرە مەکەن مەیهێنن ئەوە لەو دی دەرگاکەەوە بەجێ بێڵن ئاگرەکان کوژێنەوە چونکە گە تۆ بە شەڕ و ئاژاوە خەوتی بەیانیش بە نەئارامی هەڵدەستی کابرا دەڕاتە فەرمانگەکەی لە مۆز لە خەڵک تووڕەیە ئیتکاکە خۆ من تاوانێکم نییە خۆ تۆ موچە وەرنەگەتۆ خۆم موچەی تۆم نەبڕیوە من هاوڵاتیم هاتووم بۆ ئیمزایەک سەیەکی تووڕەیە سەیەکی کابرا لەسەر شەقام هۆڕن بۆ خەڵک لێ دەدا فولایی لێ دەدا دەشێنێتە سەر خەڵک ئەوە لە ماڵێ شەو بە نائارامی خەوتەوە بەیانیش بە تووڕەیی هەستاوە لەسەر شەقام یەخە بە من و بە تۆ دەگرێ بۆیە ئەگە بە ئارامی خەوتی ئاگری فیتنەی لەبینی خۆت و خێزان تاکوژاوەوە بەیانیش بە ئارامی هەڵدەستی بە ئارامی دەستێ ناو کۆمەڵگا ومێدەوارین ئینشاءڵڵا خێزانەکانمان تەبابن ماڵەکانمان بەس خانوو نەبن خوا بۆ خۆی بە گەورەی خۆی بۆمان جێڕێ خانوەکانمان بە ماڵ بە شوێنی حەوانەوە بەسەکەن خۆی گەورە لەم تەمەنی ژیانی دنیادا بمان جێڕێ بەمایە ئەوەی کلیلی خێر بین ببینە مای ئارامی بۆ ماڵەکان پەروەردگار بمان پارێزە لەوەی کلیلی شەڕ بین بە زمانی ئێمە فیتنەی ئێمە و نووسینێکی ئێمە لایک و کۆمنتێکی ئێمە خێزانێک هەڵۆشێ نا ئارامی ڕووبکاتە شوێنێک ببینە مای فیتنەی قەرزاری قیامەت بین ڕۆڕەشی لای خوابین عیبداری لای خەڵک بین پەروەردگارە لاپەڕەکانی عەمەلمان سپیکەی بە جوانی بە عەمەلی ساڵح بە عیبادەتی جوان بە ڕەفتاری جوان ببینە خێر و بەرەکەت بۆ خۆمان و خێزان و وڵات و نیشتیمانمان ئەم کوردستانەمان پارێزی بیکەی بە ماڵێکی ئارام بۆ هەمومان